ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر ئەبینەوە میوانی ماڵەکانتان بە بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە بینەران. زۆر سپاس چاوانگیان لەلام نیشەوە سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان. هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجای وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران بینەر و بیسەرمان بن هەر وەک ڕۆواڵ و هەموو هەفتە ئێمە بەرنامەیشمان چەند بابەت و چەند نامەی ئێوەی ئازیزە کە لە خۆ دەگرێت و هیوادارین کە کات هەبێت و بە هەموو نامەکان ڕابگەین. پێما بێ هەر دەست پێ بکەین بابەتەکان چاوان هەلێرەوە با دەست پێ بکەین ئەگەر مولایەک ئاگادارن یەکشەمبەی ڕابردوو بەرابەر بوو لەگەڵ 28 گەلاوێژ ڕۆژێک کە لە مێژووی بزوتنەوەی کوردستاندا ناسراوە. لەم ڕۆژەدا فتوای جیهادی خومینی جنایەتکار بۆ سەر کوردستان دەرچووکە لە خۆیدا دژمنایەتی کۆنەپەرستی و سیستمی داگیرکەری ئێران دژ بە مافی ڕەوای خەڵکی کوردستان دەسەلمێنێ. دوای فتوای خومینی هێرشی دڕندانە و هەمەلایانە کرا سەر خەڵکی بێدیفاعی کوردستان تەنیا لەبەر ئەوەی کە ئەو خەڵکە خوازیاری سەلماندنی مافڕەواکانی خۆیان بوون. ئەم پەلامارە هەروەها ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە گەلی ئازادی خوازی لە ژینگەی بێبەزەییانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانێت ئازادانە ژیان بکات چون دەسەڵاتی سیاسی لەم ژینگەیە نامۆیە لەگەڵ ئازادی و مافە سەرەتاییەکانی خەڵک. بەڵێ ئەمیر ئەلبەت ئەم ڕۆژە وە بێهێنەرەوەی دوو ڕووداوی مێژوین کە لەسەر یەک هێڵ دەڕۆن و تاواکەری یەکترن ئەویش کودەتای 28 گەلاوێژ بە دژی حکوومەتی دکتۆر مصدق و ڕۆتی ئازادی خوازی لە ئێران کە بە پاڵپشتی زلهێزەکان بە ئەنجام گەیاندرا. دەرەنجامی کودەتای 28 گەلاوێژی 1932 ڕێگە خۆشکەر بوو بۆ کۆنەپەرستی و دیکتاتۆریەت و هاوکات تێکشکاندنی چرۆی ئازادی و دیمۆکراسی لە ناوچەکە. دەتوانین بڵین بەڕێوەچوونی ئەم کودەتایە لەو سەردەمەدا ڕێگە خۆشکەری 28 گەلاوێژێکی تر و فتووا و گوشاری گەلی ئازادی خوازی کوردستانی بەدواوە بوو. بەهاتنە سەر حکوومەتداری خومینی و ئاخوندەکان هاوکات لەگەڵ هێرش بۆ سەر کوردستان هەموو ئازادی خواز و شۆڕژگەرێک لە ئێران کەوتنە بەر تەوەژمی هێرشی بێڕەحمانەی هێزە نیزامیەکانی ئێران و بە هەزاران ژن و پیاوی عەدامکران و لە زیندانەکاندا بێحورمەتیان پێکرا. بەڵێ هێرشی بێبەزەیانی هێزەکانی نیزامی ئێران بۆ سەر کوردستان وە کوشتار و ئیعدامی گەنجان و تەنانەت منداڵانیش پامێکی مێژووی بۆ ئازادی خوازان و گەلانی ناوچەکە و بە تایبەت گەلی کورد هێناوە کە ئازادی بەبێ ڕاوەستان ناتوانێت بپشکوێ و لە ناو کۆمەڵگەدا پەرەبستێنێت. بەشایەتی مێژوو دیتمان وە بیستیشمان بە ناوی کافر وە دژی دین و خوددا بە هەزاران کەس قەتڵعام کران. ئەم کردەوە جەنایەتکارانەیە ئەوە دەسەلمێنێت کە کردەوە قێزەونەکانی داعش درێژەدەری هەمان کردەوەی کۆماری ئیسلامی ئێرانن لە سەردەمی فتوای 28 گەلاوێژ. بۆیە هەر ئازادی خوازێ و هەر نەتەوەیەک کە خولیای ئازادی و سربەستیە سەرڕای ئیرادەی پۆڵاین بۆ درێژەدانی تێکۆشان بە دژی کۆنەپەرستی و دیکتاتۆریەت پێویستە بە هێزی بەرگری خۆی بتوانێت پاشەکشە هەم بە زێهنیەتی داگیرکەری و کۆنەپەرستی بهێنێت و هەم بتوانێت پاراستنی دەستکەوتەکانی بپارێزێت. بۆیە پێویستە گەلانی ئازادی خوازی ئێران بە دژی دیکتاتۆریەت و کۆنەپەرستی هاودەنگ بن بە یەکەوە تێکۆشان بکەن بۆ گەیشتن بە ئازادی و سەربەستی. چین ناوبڕێک ببینین دواتر دێنەوە بابەتەکانی کریش دەست پێ دەکەین.
هەر لەم پەیوەندیەدا چەند پەیام و کورتە نامەمان بۆ هاتووە. کاک سەردار لە هەورامانەوە لە کورتەنامەیەکدا نووسیوێتی 28 گەلاوێژ دەرخەری ڕواڵەتی ڕاستەقینەی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران دژ بە هەموو خەڵکی ئێران و بە تایبەتی خەڵکی کوردستانە. خەڵکی کوردستان کە وڵامی نرێنیاندای ڕفراندومی کۆماری ئیسلامی کەوتنە بەر ڕق و تۆڵەسەندنەوەی ئەم دەسەڵاتە. لەوە هەر ڕۆژێکدا دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران بە دەرکردنی فتوایەک داوای لە هەموو هێزە چێکدارەکانی ئێران کرد کە لە زەوی و ئاسمانەوە هێرش بکەنە سەر کوردستان و بزوتنەوەی مافوازی خەڵکی کورد خەڵاچ بکەن. دوا بەدوای ئەو بڕیارە هێرشی دڕندانەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بۆ پاکتاوی خەڵکی مافوازی کورددەستی پێکرد و لە ماوەیەکی کووردا شار و گوندەکانی کوردستان بوون بە ئامانجی هێرشی بەربڵاوی هەموو هێزە سەربازیەکانی ئێران و شەپۆلێکی تەبلیغاتی دوژمنکارانە بۆ بەسیجی خەڵکی ناوچەکانی دیکەی ئێران و ناردنیان بۆ بەرەکانی شەڕ و خوێن ڕێشتن لە کوردستان وەکو هەرکێکی ئاینی وەڕێکخراوە. بەڵێ کاگە سەردار لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی لە بەرامبەر ئەو هێرشە دڕندانەیەدا خەڵکی کوردستان بە ڕێکخستنی خۆیان بۆ بەرەنگاریەکی قارەمانانە و پاڵپشتی لە هێزە خەباتکارەکانی خۆیان کە نوێنەرایەتی داواڕەواکانی خەڵکیان دەکرد لە پەڕێکی زێڕینیان لە مێژووی خەباتی گەلانی ستەمبلێکراو دژ بە فاشیزم و کۆنەپەرستی و سرەڕۆیدا تۆمار کرد کە بە شەڕی 3 مانگە ناوبانگی دەرکرد و لەو شەڕە نابەرابەرەدا دوژمنی تەیار بە چەک و چۆڵی پێشکەوت و هێزی سەربازی زۆر و زەبەند لە بەرامبەر ئێرادەی بەرگری خەڵکی کوردستاندا بەچۆک دەهات. هەر بۆیە خۆمینی دوای 3 مانگ و لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1358 وێڕای دانان بە شکستی سیاسی و سەربازی خۆی لە هەڵوێستێکی ڕیاکارانەدا داوای ڕاوەستاندنی شەڕ و دەستپێکردنی و توێژ بۆ چارەسەری پرسی کوردی کرد. بەڵێ بەو پێی کە بزوتنەوەی کوردستان هەر لە سەرەتاشەوە ڕێکاری سیاسی و دیالۆگی بە تاقە ڕێگای چارەسەری کێشەکان زانیوە چاوەڕوان دەکرا ئەگەر خۆمینی لە پەیامەکەی خۆیدا ڕاست و بێت ئاشتی و سەقامگیری باڵ بەسەر وڵاتدا بکێشێت وە گەلی کوردستان بە مافەڕەوەکانی خۆی شاد بێت. بەڵام ڕاستیدا خۆمینی و ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران وەک هەمیشە هەڵس و کەوتێکی دووڕوونیان هەبووە و فەرمانی جیهادی 28 گەلاوێژ هەرگیز کۆچایی پێنەهات و هەتا ئێستاش سەرکوتی خەڵکی کوردستان هەروە درێژەی هەیە. لە ماوەی ئەو ساڵانەی ڕژیمدا بە شێوەیەکی داگیرکارانە لەگەڵ خەڵکی کوردستان جوڵاوەتەوە و سیاسەتی کوشت و بڕ و کاولکاری و تاڵان و تیرۆر و سڕینەوەی شوناس و کولتوری کوردی پەیڕەو کردووە و وزە و سەرمایەکی مادی مرۆیی سەرسوڕهێنەری لەو پەیوەندیەدا تەرخان کردووە. بەڵام سەرڕای هەموو ئەو هەوڵانە نەک هەر نەیتوانیوە خەڵکی کوردستان لە داوا ڕەواکانیان پاشکەس بکاتەوە و بۆ خزمەت بە داگیرکاری و ئیدیۆلۆژی کۆنەپەرستانەی خۆی دەستەمۆیان بکات، بەڵکو بە پێچەوانەی ڕابردوو کە دەنگی دلێری بزوتنەوەی کوردستان لە خەبات دەست بەو ڕژیمەدا لە ناوچەکانی دیکەی ئێران کەمتر دەبیسترا. ئێستا شەقامەکانی هەموو شارەکانی ئێران شاهدی بربەرەکانەی ڕادیکاڵی خەڵکێکن کە دروشمی ڕووخانی ڕژیم دەدەن و ئەگەر سەردەمێک کوردستان لە بایکۆتی شانۆی هەڵبژاردنەکانی ڕژیمدا تەنیا بوو، ئێستا ئەو هەڵوێستەی بزوتنەوەی کوردستان هەموو ئێرانی داگرتووە. بەڵێ ئەمیر هەر بۆیە ڕژیم شەپۆلێکی نوێ لە دژایەتیکردنی خەڵکی کوردستان و پیلانگەڕی دژ بە چالاکانی سیاسی و ڕێکخراوە خەباتکارەکانی بزوتنەوەی کورد دەست پێ کردووە کە لە ڕاستیدا هەر درێژەدەری فەرمانی جیهادی خۆمینی و نیشان دەدات کە بربەرەکانی و خەباتی بزوتنەوەی ڕەوای کوردستان دژ بۆ سیستمە خۆسەپێنە ئازادی کوژە پەیوەندی بە نامۆبوونی داواڕەواکانی کورد لەگەڵ ماهیەتی دژەمەرەوەی ڕژیمی ئێرانەوە هەیە و تا ڕووخانی یەکجاری ڕژیم و هەڵتەکاندنی بنەماکانی ئەقڵیەتی پانخوازی ناوەندگرا لە ئێراندا درێژێ دەبێت. هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی ڕووداوێکی کتوپڕ و چاوەڕوان نەکراو نەبوو. لە ڕاستیدا ئەو هێرشە بەشێک بوو لە پرۆسەی سەرکوتکردنی شۆڕشی ئێران. ئەم سیاسەتە نەک لە 28 گەلاوێژەوە بەڵکو لە هەمان ڕۆژەکانی دوای بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی کۆنەپەرستی ئیسلامیەوە خرایە کارنامەی کاریانەوە. لە کۆتاییەکانی مانگی ڕەشەمەی ساڵی 1357 وە سەرەتای مانگی خاکەلێوەی ساڵی 1358
لە شارەکانی مەحاباد و سنا بە فەرمانی فەرماندەی پادگانەکانی ژێردەسەڵاتی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و خەڵک ئاگرباران کران. لە شاری مەحاباد 20 کەس بە تەقەی ڕاستە و خۆ کوژران. لە شاری سنەژ نزیکەی 200 کەس بەهۆی تۆپ بارانیەوە گیانیان لەدەستان. جگە لەوەش هەر لەو قۆناغدا ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و توانی بەشێک لە کۆنەپەرستانی خۆجێی لەگەڵ خۆیدا هاوڕا بکات. چەکدارکردنی فێئۆداڵ و عەشیرەتەکان و ڕێخستنیان لە ڕێکخراوێکی کۆنەپەرستانەدا بە ناوی شۆڕای عەشایری کوردستان و بەهێزکردنی ڕەوتی ئیسلامی بە ڕێبەرایەتی ئەحمەد موفتیزادە لە سنا لە زومرەی ئەو ڕێوشێنانە بوو. لە 31 خاکەلێوەی ساڵی 1358 لە شاری نەغەدا شەڕی نێوان دانیشتوانی تورک و کوردیان وەڕێخست و پاسدارەکانی ژێرفەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرستیان بە مەبەستی کوشتن و تاڵانکردنی مڵک و ماڵی خەڵک ڕەوانەیە و شارە کرد. بەڵێ جگە لەوەش پاسدارانی کۆماری ئیسلامی ڕۆژی 23 پوشبەر چەقیان لە خەڵکی شاری مەریوان کردو بۆ هۆیەوە 24 کەس گیانیان لەدەستە و 40 کەسیش بریندار بوون. لە شاری سنەش لە ئەنجامی چەقەی پاسدارانی جێگیر لەو شارە چەندین کەس گیانیان لەدەستا. کاردانەوەی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بەرامبەر بەم هەڵس و کەوتە لێبڕاوانە و شۆڕژگەیانە و جەماوەری بوو. خەڵکی کوردستان ڕێفراندۆمی 12 خاکەلێوە بۆ دامەزراندنی حکوومەتی ئیسلامی لە ئێرانیان بایکۆت کرد. ڕووزاوەکانی وەک مانگرتنی یەک مانگە لە شاری سنە بۆ وەزەرنانی پاسداران لەو شارە، کۆچی مێژووی خەڵکی مەریوان بۆ هەمان مەبەست، ڕێپێوانێکی شکۆدار لە سنە و شارەکانی دیکەی کوردستانەوە بەرەو مەریوان و چەندین چالاکی دیکەی لەم چەشنە هەر لەو سەردەمەدا ڕوویاندا. کۆمەڵە کە لەشکەرکێشی بەربڵاوی ڕژیمی بە ئەگەرێکی حتمی دەزانی هۆڵی دەجا خەڵکی کوردستان بۆ خۆڕاگری و بەرخۆزانێکی درێژخایەن و چارە نووساز ئامادە بکات. بڵێ ئەمڕۆ پاش زیاتر لە 44 ساڵ گرنگترین و چارە نووسازترین ئەزمون ئەوەیەکە نابێت لە ڕێخستنی دەست بەجێ ڕێکخراو و جەماوەریەکان شوێنی کار و ژیان غافڵ بین کەوا کاتیش بە فیرۆ بدەین. پێویستە خەڵک لەگەڵ هەڵکردنی یەکەم شنەبای ئازادیدا دەسەڵاتی خۆیان لە خوارێەوە دابمەسرێنن. لەم پەیوەندیدا بە لەبەرچاوگرتنی ئەزمموی شۆڕای گەڕەکەکان لە شاری سنەواتە بنکەکان زۆر گرنگە. ئەمە خاڵی سەرەکیە. پێویستە پلانی پێشوەختە هەبێت بۆ وەڵامدانەوەی خێرا بە پێداویستیە ئابوووریە بە پەلەکانی خەڵک و بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ گرفتە ئابوووریەکان نەخشە ڕێگای گونجاو هەبێت. دەبێت بیر لە پوچەڵکردنەوەی پیلانی دابشکاری و دووبەرەکی دروستکردنە نەتەوەیی و ئاینیەکان بکرێتەوە. پێویستە بە شێوەیەکی دڵسۆزانە و بەرپرسانە هەوڵی نەهێشتنی ستەمی نەتەوەی بدرێت و بۆ ئەو مەبەستە نەخشە ڕێگایەکی دیاریکراو هەبێت. دەبێت بەپێی نەخشە ڕێگایەکی کردداری خەڵک لەوە دڵنیا بکرێتەوە کە کۆمەڵگەی کوردستان نابێتە گۆڕەپانی ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان. ڕادیکالیزم لەم بوارانەدا مانا پەیدا دەکات. بەدیتنی ڕۆڵی حیزبێکی توندڕە و کە بێگومان غەیرە کرێکاریش دەبێت ناتوانرێت ئەم کۆمەڵگایە لە ڕێڕەوە سەخت و پڕ لە کۆسپ و ئاڵنگاریەکان تێپەڕاندرێت. سەرجەمی ئەم پرس و ئەزمونانە لە مێژووی 44 ساڵەی کۆمەڵە و کۆمەڵگای کوردستاندا بەرچاو دەکەوێت. بەڵێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەر کەسگەلێک لەباری کۆمەڵایەتی و خەباتی پێشکەوتن خوازانە لە کوردستاندا ڕوویاندا کە دەری دەخەن بزوستنەوەی شۆڕژگەرانی کوردستان لە کۆڵایی کۆمەڵگادا خەریکە هەرە دەستێنێت. شۆڕشی شکۆجاری ژینان نمونەی زیندوی بەردەوامبوونی بزوستنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستانە. خۆپشاندانە بەربڵاوەکانی سەرشەقام مانگرتنە سیاسیەکان و ئەو داهێنانە جەماوەری و مەدەنیانەی کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا دژ بە کۆماری ئیسلامی شاهدیان بووین نمونە گەلێکی درەوشاوەن لە زیندویەتی بزوستنەوەیکی شۆڕژگەرانی جەماوەری. بەڵام شۆڕەشی ژینایش ڕووداوێکی بێ کۆنستێکت و بروسکەیەک نەبوو لە ئاسمانی بێ هەوردا. سەری مانگرتنی گشتی چەند شارێکی کوردستان بکەن بۆ پشتیوانی لە کۆڵبەران. هەروەها هاودەنگی هەمووێنەی خەڵک لە کاتی بوومە لەرزەکەی پارێزگای کرماشان. ئەو کارنەڤاڵە گۆڕەیەی کە بۆ ڕێزلێنان لە شۆفێرێکی قارەمان کە لە کاتی گەیاندنی هاوکاریدا گیانی بەخت کرد. پشتیوانی بەربەڵاوی جەماوەری لە بزوستنەوەی هەخوازانەی ڕۆژاوا بێنە بەرچاو. سەری پاڵپشتی لە خەڵکی کوردستانی عێراق بکەن بەرامبەر بەستەم و ملهۆڕیەکانی حکوومەتی ناوەندی عێراق. سەری بزوستنەوە جەماوەریەکان بۆ بەرگریکردن لە ژینگە.
قۆڕێک خستنە درە و شاوە جەماوەریەکان لە بەرەوڕووبوونەوە لەگەڵ پەچای کۆڕۆنا، بەرخۆدانی ژنان لە بەرامبەر سەپاندنی حجابی زۆرەملێ و ڕێژەی بەرچاوی ئەو هەڵسوراوە کرێکارانەی کە لە ئاستێکی سەرتاسەریدا خاوەن کاریگەری و اعتبارن. سرجەمی ئەمانە ئەوە دەردەخەن کە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و سەمدیت و لە کوردستان سۆنەتەکانی بزوستنەوەی شۆڕژگێرانەی خۆیان دەپارێزن و بەرەو پێشەوەی دەبن. بڵێ لەوەها بارودۆخێکدا پێویستە بە هەموو توانامانەوە هەوڵ بدرێت بۆ ئەوەی بزوتنەوەی شۆڕژگێرانی کوردستان کە خاوەنی هەگبەیەکی پڕ لە ئەزمموی بەنرخە لەگەڵ ئەو بزوتنەوە سەرتاسەریە کە لە پێناو نان و ئازادیدا کەوتۆتەڕێ لێک هەڵپێکرێت. نابێت مەدان بدرێت بە هێزە کۆنسەرواتیف و ناسیۆنالیست و ڕوانگە گۆشە گیرخوازەکان. ئەو بۆچوونە پەرە پێبدەن کە گۆیە حرەکەتە مافخوازانە و سەرتاسەریەکان پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە نییە. دەبێت هەوڵ بدرێت سرجەم تواناییە بەردەستەکان و تواناییە نووست و ناچالاکەکان وەگەڕ بخرێت. شۆڕشیژینە تا ئەم ساتە ڕێگەی نیشانداوە. پێویستە لە ئەزمون و کەم و کۆریەکانی تا ئێستای ئەم شۆڕشە وانە وەربژیرترێت وە بە کەمترین زەرەر و زیان زۆرترین دەستکەوت بەدەست بێت و هەنگاو بە هەنگاو ڕێگای سەرکەوتن خۆش بکرێت. ئەم کاتت باش من ناوم کۆترەشین کێ و کچم ماڵەکەم وا لەو گەڕەکی منارەیە من لە پەڕووباڵی خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم لە گەڕەک و لە هەموو شتێ بێزارم ئەم کاتت باش من ناوم کۆترەشین کێ و کچم ماڵەکەم وا لەو گەڕەکی منارەیە لە پەڕووباڵی خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم لە گەڕەک و لە هەموو شتێ بێزارم بێزارم خەون و خۆزگەمەگرم پرچەکانم بۆ جادەکان بۆ مۆسیقا و کۆترەشین کە نێرەکان دەرەخەم سەما لەگەڵ باداکەم ئەڕۆم دەستی کوڕی خەون و خۆزگەمەگرم بە هەموو دنیا پێ بڵێ ناتوانم ئەم کاتت باش من ناوم کۆترەشین کێ و کچم ماڵەکەم وا لەو گەڕەکی منارەیە لە پەڕووباڵی خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم لە گەڕەک و لە هەموو شتێ بێزارم ئەم کاتە باش من گمەگمی حرامی ناو ئاین و نیشتیمان من بۆم نییە دوور لەو منارەیە بفڕم من بۆم نییە دوور لە دەنگی منارەکە جۆ لە دەنگێکی تر بگرم یان سەمایەک لەگەڵ بەفر و بادا بکەم یاخود دەستی کوڕی خەون و خۆزگەم بگرم من ناتوانم قژی خۆم بۆ جادەکان و بۆ مۆسیقا و بۆ کۆترەشی کەنێرەکان هەرگیز دەرخەم من مینەی ناو بەهاری قەدەغەم و شەو و ڕۆژیش لەژێر چاودێری دووربینی منارەدام باڵەکانم بۆیان نییە بە دوو پەنجەش تەقە لەگەڵ باڵە نێرەکانە بکەن سەما لەگەڵ باداکەم ئەڕۆم دەستی کوڕی خاون و خۆزگەم بگرم پرچەکانم بۆ جادەکان بۆ مۆسیقا و کۆترەشین کە نێرەکان دەرەخەم سەما لەگەڵ باداکەم ئەڕۆم دەستی کوڕی خاون و خۆزگەم بگرم
بە هەموو دنیا پێ بڵێ ناتوانم چاوان لەم بەشەدا نامەیەک دەخوێنینەوە کە لەلایەن کۆمەڵێک لە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەدەستمان گەیشتووە و نووسیویانە. هاوڕێیانی کۆمەڵە سڵاوتان لەبێت. ئێمە کۆمەڵێک لە لاوانی شارەکانی کوردستان نیگەرانی خۆمان لە بابەت ئەو زەخت و گوشارانەکە لەلایەن کۆماری ئیسلامیەوە لەسەر ئێوەیە دەردەبڕین. بەتایبەت نیگەرانی ئێمە ئەوەیە کە بیستومانە ئەم زەخت و گوشارانە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەچێت. تکایە ڕوونکردنەوەی زۆرترمان پێ بدەن و بە تایبەت گەرەکمانە بزانین نەخش و دەوری حکوومەتی هەرێم لەم بارەوە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەو ئازیزانە وەڵامیان بینەوە. نیگەرانی دەربڕینی ئەوان نیشانەی بە دەربەست بوونیانە. بە دەربەست بوون بەرامبەر بە بزووسنەوەی ڕزگاری خوازانە کەلاوانی شۆڕژگیری کوردستان نەخشی زۆر گەورەیان تێدا بووە و هەیە و هەروەها بەرابەر بە هێزە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان کە بە پاڵپشتی ئەم بزووسنەوەی دەزانن. ئەوەی ڕاستی بێت تا ئێستا ئێمە لە ڕێگای جۆر بە جۆرەوە هەوڵمانداوە ڕاستیەکان بگوازینەوە و هەمووانی لێ ئاگادارکەینەوە. ئەو زەخت و گوشارانە لەسەر لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێجامەی هەمان زەخت و گوشارە کە لە ناوخۆی کوردستان و تەنانەت گشت ئێران لەلایەن کۆماری ئیسلامی وەک سیاسەتێکی جێکەوت و بەڕێوە دەچێت. هەمان سیاسەت لە گرتن و ئەزیەت و ئازاردان و تەنانەت ئیعدام کە بووەتە تەنیا ئامرازی دەستی کۆماری ئیسلامی بۆ بەرپشدانەوەی شەپۆلی گەڕانەوەی جەماوەری خەڵکی ئێران دژ بە دەسەڵات. ئەم ڕاستیە شتێکی شاراوە نییە. بۆ خۆیان ئەلبەت بە زمانی تایبەت بە خۆیان نکۆڵی لەکەن. بڵێ بە منیش ئەوە زیاد کەم چاوان بۆ خۆشیان دەزانن کە نامۆن بە ژیان و گوزەران و ماف و خواست و چاوەڕوانی خەڵک تەنیا ڕێگای بەردەست ترساندن و تۆقاندن و سەرکوتە. ئەوان دەزانن کە هێزە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان ئێستا چالاکی نظامی ناکەن. دەزانن کە شوێنی نیشتەجێبوونیان کاملەن غیرە نظامیە و دەشزانن کە ئێستا هەڕەشەی نظامینی. بەڵام بەم حاڵشەوە لە ڕێگەی جۆرا و جۆرەوە زەخت دەخەنە سەر حکوومەتی هەرێم کە تەنانەت شوێنی نیشتەجێبوونیان بگواستنەوە. ئێستا دەڵێن بۆچی؟ چون ڕوون و ئاشکرایە کە ئەم داوایە نەک هەر جێگۆڕکێی ئاسایی بەڵکو شەڕێکی نەفسیە کە بۆ زەربەدان لە حیزبە سیاسیەکان و دابەزاندنی وەرەی جەماوەری کوردستان و لە هەمان کاتیشدا شکاندنی سوم ئەو ئێعتباری حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەڕێوە دەچێت. ئەگینا جیا لە چالاکی نظامی کە دەتوانێت بیان و بێ باقیەکەی ئیشی ناوخۆی هەرێمی کوردستانی عێراقە کە چۆن معاملە لەگەڵ هێزە سیاسیەکان دەکات و لەکوێ مەجای چالاکی سیاسیان بۆ دیاری دەکات. بەڵام حکوومەتی ئیسلامی بە نفوزی لە نێو حکوومەتی ناوەندی عێراق ئەم ئیجازە ناڕەوایە بەخۆی ئەدات لە سیاسەتەکانی ناوخۆی عێراق و هەروەها هەرێمی کوردستان دخالت بێت. بەداخەوە کێشە و گرفسەکانی نێوخۆی هەرێمی کوردستان دەرفەتی بۆ کۆماری ئیسلامی ڕەخساندووە تا کەڵکیان لێ وەرگێ و دەخاڵەتی تیادا بکات. ئێمە دەرکیم کێشە و گرفسانە دەکەین و هەمیشە چێ کۆشاوین کە چالاکیمان لە هەرێمی کوردستان نەبێتە زەخت لەسەر حکوومەت و خەڵکی هەرێمی کوردستان. هەموو ئەو داوایانە کە بە گونجاومان زانیوە بۆ بەرپرسدانەوەی گوشارەکان بەڕێوە بردووە. تا ئێستاش لە ماوەی ئەم چەند ساڵەدا کە لە هەرێمی کوردستان نیشتەجێ بووین زۆر جێگا و شوێنمان گۆڕیوە. ئەم جێگۆڕکیانە لە سەر بڕیاری خۆمان و بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتی ئەو کاتی عێراق و دواییش دەسەڵاتی هەرێم بووە. بەڵام ئەم جارەیان مەبەستێکی سیاسی ناڕەوای لە پشتە کە کۆماری ئیسلامی لە درێژەی سیاسەتەکانی دژ بە بزووسنەوەی شۆڕژگەرانی کوردستان و تەنانەت دژ بە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەی ئەبات. بۆیە پێمان وایە نابێ و شیاو نییە کە قبول بکرێ. بەم حاڵەیشەوە هەز بە بەرپرسیارەتی بەرامبەر بە بزووسنەوەی کوردستان ئامادە بووین و هەین کە وەک هەمیشە لە ڕێگای دیالۆگ و تێگەیشتن لە یەک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگا و شوێنی گونجاو بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە و
بەڕاستیش ڕێگا هەیە و چارەسەرکردنیشی زۆرەستەم نییە. بۆیە گفتوگو ئێجامەی هەیە و هیوادارین گەین بە ئەنجامێکی باش و گونجاو. هەر لێرشەوە زۆر سپاسی ئەو ئازیزانە دەکەین کە زۆر دڵسۆزانە ئەم نووسراوەیان نردووە و ئێمەش دووبارە دەستپۆشیان پێ دەڵێن هیوادارین کە وەڵام بەم نیگەرانیانەی ئێوەمان توانی بدرێتەوە. بە بچینە سەر نامەیەکی تر چاوان کاک ڕزگار نووسراوەیەکی لەسەر کاسبکاران کە تحریم کراون بۆ نردوی و نووسێتی ئەم کەسانە کە لە نێو دەستگای حکوومەتیدا دەستی باڵیان هەیە لە تحریمەکان سوودمەندن بۆیە نانی درێژماوەکردنی و تونکردنی تحریمەکان. ئەم کەسانە بە زاهر خۆیان وەکو خەڵکی نۆرماڵ نیشان بدەن، لیباسەکانیان نە لەسەر ئەو پارەیەکە لە گیرفانیانە، بەڵکو بە پێی شتێکی کە پێیان وتراوە خۆیان نیشان بدەن. بەڵام سەرەڕای هەمووی ئەمانە نە ژیانیان، نە نیگەرانیەکانیان، نە بیرکردنەوەکانیان هاوشێوەی خەڵک نییە، زۆر جیاوازە. دوور لە هاوار و ژیانی خەڵک لە بەرگرانی و بێکاری ژیان دەکەن، دوور لە گرانی نرخی برنج و گۆشت و مریشک و باقی پێداویستیەکانی ژیان سەبەدی کڕینەکانیان لە فروشگا و بەداشەکاندنی تایبەت کارتی کڕین و هەزاران بەستەی پشتیوانی جۆراوجۆر بە تەواوی دابینیان دەکرێن. دوور لە کۆڵانەکانی ژیانی خەڵک، دوور لە گرانی بێسنووری ماڵ و ماڵی بەکرێگیرا و ڕۆژانی خۆشی خۆیان لە کەش و هەوایەکی خۆش دەگوزارێنن. خەمی کار و بێکاریان نییە، تا کۆتایی تەمەنیان خولیای خزمەتکردن بە نیزام. ئەوان لە ئازاری بێکاری و نەداری بە سڵامەتی دەهێبێتەوە. ئەوان بیر و بیرکردنەوەی خۆیان بە گەمارۆ و ئابووری سەرقاڵ ناکەن، بەڵکو سوود لە گەمارۆکان کە لە سەردەسەڵاتی کۆماری ئیسلامین وەک خێر ڕژاوەتە سەریان و وەرشی دەکرێن. بەڵێ ئەم چاخمە لە نێو دەسەڵات لە بەیت و سوپا و قەرارگاکان و وەزارەتخانەکاندا جێیان خۆش کردووە لە خەرجی تەندروستی و نەبوونی جەواو دەرمان ترسیان نییە. نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان و دامەزراوەکانیان کە خۆیان پێ ئەڵێن ئینقلابی هەم دەرمان و هەم چارەسەری پزیشکی ئەڵبەت بە سەلام و سەڵەوات بۆیان دابین کراوە. ئەوان نە بۆ خەڵک دڵخۆشی بوون و نەخەم و پەژارەیان خەم و پەژارەی خەڵکە. لە مەزاجێکی جیاوازدا دەژین، لە مەجازێکی بە وچەی خۆیان ئینقلابی و ئەم ئینقلابیە بۆ ئەوان زیادبوونی نعمەت بوو. لە ڕاستیدا ئەڵێ ئێران غەنیمەتێکی گەورە بوو کە کەوتە دەستیان. گەماروەکان هەم غەنیمەتەی لایەن شیرین کردووە و بۆیە هەموو کارێک دەکەن تا شیرینتری بکەن بۆ سوود و وەرگرتنی زۆرتر. لە کاتی گەماروەکاندا بازرگانە پڕسوودە ئاڵوگۆڕەکان لە ئێران تەنیا لە ڕێگەی ناوەندکاری شرکەتە بچووک و گەورەکانیانەوە بە قاچاقی دەتوانێت پێداویستە سەرسایەکانی خەڵک دابین کات. کەوا بوو ئیتر نە ئەخلاق، نە بەهای نەتەوەئی و نەشکۆ، نەخەمی چارەنووسی ئەم خەڵکە مانای نامێنێ کە پارە لە ڕێگەی قاچاقەوە هاتە کایەوە هەمووی ئەوانە وەلا دەنرێت. بە سەرخۆشی دەسەڵات و سەروەت و سامانێک کە لە ئاکامی تەحریمەکان کەوتوتە بەردەستیان هەموو شەرەف و ئینسانیەت بەبا ئەدەن. هەر بۆیە لێرەوە و لە ناو خاکی ئێراندا شەو و ڕۆژ هەوڵیان ئەوەیە ڕێگەی دانوستانەکان بۆ تێکدانی گەماروەکان بگرن. هەموو کارێکیان دەکەن بۆ ئەوەی پلانەکەیان بگاتە ئامانجی کۆتایی و بەرجام تێک بشێت و بڕوخێت. و بەم شێوەیە ئێران بوو بە زەویەکی سوتاو بۆ زۆربەی دانیشتوانی کە تووشی کێشەی دەرونی و هەژاری و بێدەسەڵات بوون و سەرگەردان و ئاوارە لە خاکی خۆیان بۆ وڵاتانی دەرەوە. بەڵام ڕاستیەکی حاشا هەڵنەگر ئەوەیە کە ئەم تاقمە کاسبکارە قاچاقچیە لە نێو دەسەڵات ئێستا گڵۆڵەیان کەوتووەتە سەرۆلێژی. بۆیە بە چنگ و دزانەوە خەریکن ئەم دۆخە ڕابگرن، ئاژاوە لە دەرەوە، ڕاگررتنی فەزای شەڕ و نائەمنی و گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵک لە ناوەوە دیارزەکانی سیاسەتی کاسبەکانی تەحریمە لە ئێران کە ئەڵبەت دەسەڵاتیشیان بەدەستە. کێشە ئەوەیە کە ئەم دۆخەیان بۆ ڕناگیرێ و ئەوەی دێکەن لە ڕاستیدا پەلە قاژەکردنە.
چاوان لەم بەشەدا بە گوێبیستی هەواڵێکی کورد بین کە هاوڕە شیرین لە سوئێدەوە زەحمەتی کێشاو بۆی نردوین. شیرین نووسیوەتی دوا بە دوای دەستدرێژی و کوشتنی ژنە پزیشکێکی تەمەن 31 ساڵ لە شاری کەلکەتا. پزیشکان و پسپۆرانی هندستان لە ڕۆژی شەممە 19 ئاگوستەوە دەستیان بە مانگرتنی بەرفراوان کردووە وەک هێمای ناڕزایەتی بەرامبەر بەم کردەوە قێزەونە. ئەم ناڕزایەتیە پەرەیسەندووە زۆرێک لە شارەکانی هندوستانیشی گرتوێتەوە. ئەو پزیشکە هەفتەی ڕابردوو لە زانکۆیەکی پزیشکیدا لە کاتی پشودان لە نێوان دوو شیفتدا دەستدرێژی کراوەتە سەر و کوژراوە. ئەم ڕووداوە بوو بەهۆی دروستبوونی ناڕزایەتی و ڕێپێوان لە سەرانسەری هندوستان. خۆ پیشاندەران بە ئیلهام وەرگرتن لە دروشمی ژن ژیان ئازادی کە لە ڕاپەڕینی سەرتاسەری ساڵی 1401 لە ئێران دەنگیدایەوە دژایەتی خۆیان بۆ کردەوە دژە فەمینیستەکان لە هندوستان دەربڕی. بە گوێرەی ئاژانسی ڕۆیترس پزیشکەکان ڕایانگەیاندووە بۆ ماوەی 24 کاتژمێر واز لە پێشکەشکردنی خزمەتگوزاری فریاگوزاری دەهێن. پێشبینی دەکرێت زیاتر لە ملیۆنێک پزیشک بەشداری مانگرتنەکەیان کردبێت. زۆر سپاس لە هاوڕێ شیرین بۆ نردنی ئەو هەواڵە. یەکەم بابەت لەم هەواڵەدا کە بەرچاو دەکەوێت پەرەسەندنی دژایەتی لەگەڵ نایەکسانی و توندەتیژی دژ بە ژنانە کە خەریکە دەبێتە فەرهەنگێکی جێکەوت و دەبێتە باوەڕی گشتی و ڕاست بە پێچەوانەی باوەڕی باو لە نێو کۆمەڵگا کە بە بیرۆکەی پیاوسالاری بارهاتووە. بیرۆکەی کە ئاین جا لە هەر چەشنێک باوەشێنی ئەکات و نایەکسانی دژ بە ژنان و بێمافی ئەوان بە بیانوەی پڕوپۆچی ئاینی سەردەمی کۆن پاسەڵ دەکات. بابەتێکی تر دروشمی ژن ژیان ئازادیەکە لە کوردستانی شۆڕژگێرەوە سەری هەڵێنا و سنوورەکانی تێپەڕاند و خەریکە دەبێتە باوەڕێکی جددی جیهانی دژ بە نایەکسانی و نەعەداڵەتی ناو کۆمەڵگا. ئەمە بابەتێکی گرنگدە و وەڵامێکی زۆر ئاشکرایە بە حکوومەتی جنایەتکاری کۆماری ئیسلامی و
ئەو کەسانە کە دیفاعی لێ دەکەن. ڕاستام ڕژیمە بەسەرکوتی بێ بەزەیانە توانی شەقامەکان قڕوو بکات. بەڵام بزوستنەوەی ژینە بە دروشمی ژن ژیان ئازادی هەروە ڕێدەپێوێ بۆ بەهێزکردنی خۆی و سەلماندنی داخوازیەکانی. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕە شیرین بۆ ئەو کورتەهواڵی کە نردی بۆمان. با بچین ناوڕێک ببینی چاوان جار دواتر دێن بابەتێک کە دەست دەکەین فەرمو. نان لە زیاتر لە دە پارێزگای ئێران هەروەک ئاگادارن گران بووە. بە پێچەوانی ئەو قسانەی ڕاوێژکاری وەزیر کە دەڵێت نرخی نان لە حکوومەتی ڕیسیدا بەرز نەبووتەوە، هەوڵاتیان پێیان وایە لەم 3 ساڵەدا هەم نرخی نان بەرز بووتەوە و هەم کوالیتی و کەیفیەتیشی کەم بووتەوە بەبێ ئەوەی بە فەرمیش ڕابگەیەندرێت. بەرزبوونەوەی دووبارەی نرخی نان چین و توێژە کەم داهاتەکان زیاتر لە جاران دەخاتە دۆخێکی زۆر خراپەوە. بەڵێ لەمبارەوە کاک فەرەیدون لە سەقزەوە نامەیەکی بۆ ناردوین چاوان و لە درێژەدا نووسەتی سەبارەت بە گرانبوونی نرخی نان کرێکارێک دەڵێت خواردنی سەرەکی ئێمە لە ناو خێزانەکانمان نانە، بۆ هەموو ژەمێک تێربوونمان نانی پێوە دەخۆین. ڕۆژانە بەلایانی کەمەوە 25 نان بۆ خێزانێکی 5 کەسی دەکڕین. بەرزبوونەوەی نرخی نان کاریگەری لەسەر هەموو شتێک هەیە، هەموو خواردنەکان گرانتر دەکات. حکوومەت کارێکی کردووە کە منی کرێکار ناچارم بۆ نانی وشک ئازار بشێژم. لەم چەند ساڵەدا نان گرانتر بووە، کەیفیەتیشی کەم بووتەوە و ئەمە لە نانەوەخانەیەکە و بۆ نانەوەخانەیەکی دیکەش هەروە جیاوازە. لە شوێنێکدا دەتوانێت نانی سەنگەکەی تەنووری بە 2500 فڕانک بکڕیت و لە شوێنێکی تر بە 3000 فڕانک. تازە لەگەڵ کۆنجیشدا نرخەکەی دوو هێندەیە. لە نانەوەخانە ئەهلی و غەیرە دەوڵەتیەکانیش 10,000 فڕانکەوە بۆ 15,000 فڕانک قیمەت دیاری کراوە. لە نانەوەخانەکانی نانی لە واشەی ماشینیش ئەم بابەتە هەیە، بە نرخەکەی جێگیر و دیاری کراوە، نەکەیفێتی باشیش هەیە. کەسیش سەرپەرشتی ناکات، تەنانەت ئەگەر سکاڵاشت بێت کەس بەرپرسیار نییە. بەڵێ ئەمیر، قسەکانی ئەم کرێکارە بە پێچەوانەی ئەجزعای محەممەد جەلال ڕاوێژکاری وەزیری ئابوووریە کە لە ڕۆژانی ڕابردوودا ئەجزعای کردبوو حکوومەتی سێزدە لەم 3 ساڵەدا نرخی پاڵپشتیکراوی ئاردوونانی پاراستووە. ئەم کرێکارە دەڵێ بەبێ ڕاگەیاندنی فەرمی حکوومەت لەم 3 ساڵەدا نرخی نان بەرز بووتەوە. ئێستا دوای دوایین لێدوانی وەزیری ئابووری جارێکی دیکە نرخی نان بە ڕێژەی 25 لە زیاتر لە 10 پارێزگای ئێران بەرز بووتەوە. نان نەک هەر یەکێک لە خۆراکە زەروریە بەکارهێنراوەکان لە فەرهەنگی خۆراکی وڵاتدایە، بەڵکو بۆ چینەکەم داهاتەکان و دانیشتوانی چینی ژێرهێڵی هەژاری لە ئێراندا بە خۆراکی ئەسڵی دادەنرێت. وەک چاوەڕوان دەکرا، دوا بە دوای کوژرانی ئیسماعیل هەنیە و زیادبوونی گەژیەکانی نێوان ڕژیم و حکوومەتی ئیسرائیل، پێوەرەکانی بورس لە تاران بە شێوێکی بەرچاو دابەزینی بەخۆیەوە دیتووە و لە هەمان کاتدا بەهای جراوە نێودەوڵەتیەکانیشی وەک دۆلار، یۆرۆ و پۆندیش زیادی کردووە. بێگومان ئەمە جێگەی سەرسوورمان نییە، چونکە کەش و هەوای گرژی سیاسی و هەڕەشەی شەڕ بۆ ماوەیەکی زۆر، تەنانەت ئەگەر شەڕیش نەبێت دەرەنجامێکی لەو شێوەیە بەسەر ئابووری ئێراندا دەسەپێنێت. ئاسەوارەکەی لەسەر شانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەشکێتەوە. گرانبوونی نرخی نان لەوانەیە. بەڵێ دەرەنجامەکانی کەش و هەوای هەڕەشەی شەڕ زۆر فراوانتر لەوانەیە کە باسکراون و چاوانیش ئاماژی پێدا. کەش و هەوای هەڕەشەی شەڕ بێمتمانەیی و ناسەقامگیری ئابووری و تنگانە لە سیاسەتی ئابووری ئێران زیاتر دەکات. حکوومەت سەرچاوی زیاتر بۆ بەشی نظامی و ئەمنیەتی تەرخان دەکات و سیاسەتە ئابووریەکانیش لە بری تەرخانبوون بۆ بابەتی خۆشگوزەرانی بۆ بەشە نظامی و ئەمنیەکان تەرخان دەکرێت. ئەمەش فشارێکی زۆر زیاتر دەخاتە سەر بودجەی حکوومەت و کورتهێنانەکەی زیاد دەکات و دوا بە دوای چاپکردنی پارە و زیادبوونی نەختینەی هەڵاوسانیش زیاد دەکات. لە ئێران زیادکردنی پشکی دامەزراوە ئەمنیەکان بە واتای زیادکردنی ڕۆڵیان لە بڕیارە ئابووریە گەورە و سیاسی و ئەمنیەکانە، هەروەها گرژیە نێودەوڵەتەکانیش و ئەگەری شەڕ بە گشتی هەڕەشەیە لە سەقامگیری ئابووری و داڕشتنی سیاستکردن. ئەمەش
دەبێتە هۆی دابەزینی زیاتری بەهای تمەن و بەرزبوونەوەی زیاتری نرخی دراوە جیهانیەکان. ئەمەش بە شێوەیەکی سروشتی دەبێتە هۆی زیادبوونی هەزینەی هاوردەکردن و لە هەمان کاتدا کەمبوونەوەی توانای کڕینی خەڵکو دەبێتە هۆی زیادبوونی هەڵاوسانی کەلوپەلی سەرەتایی و خانوبەرەکە گرنگترین بابەتی بودجەی ماڵان. بەڵێ کاگە فرێجوون لە بەشێکی تری نامەکەیدا ئەنووسێ کەم هێنات بۆ جابیرکردنی کاڵا و خزمەت گوزاریەکان لەم ژینگە دەرونیە جاکە بەهۆی هەڕەشەکانی شەڕەوە دروست دەبێت هۆکاری زیادبوونی هەڵاوسانە. کەش و هەوای هەڕەشەی شەڕ ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری لەسەر گەشەی ئابووری دەبێت و لاوازی دەکات. ئەم کەمبوونەوەیە دەکرێت بەهۆی کەمبوونەوەی وەبەرهێنان و کەمبوونەوەی بەرهەمهێنان پەککەوتنی بازرگانی نێودەوڵەتی بەدوێ خۆی دادێنێ. جگە لەمانە کەش و هەوای شەڕ و نائەمنی دەبێتە هۆی ئەوەی کە سەرمایەداران سەرمایەکانیان بگوێزنەوە بۆ شوێنێک کە ئەمنیەتی پارێزراوێ و بتوانن بەکاری بێن و قازانج بەدەستبێنن. دەرەنجامی هەمووی ئەمانە زیادبوونی بێکاریە. تێکەڵبوونی هەڵاوسان و بێکاری و ئاستی ژیان و هاوکات نەبوونی دیدێکی ڕوون بۆ جەهاتوو بە مانای دابەزینی کەیفیەتی ژیانی زۆرینەیەکە کە بە هەڵدەستەکانیان دەژین. بەڵام لەم بینەجا ئەوەی وا قازانج دەکات تاقمێک لە دەسەڵاتن کە یەکەم سەروەت و سامانێکی زۆر کەڵەکە دەکەن و دووهەم هەمان تاقم لەم فەزایە کەڵک وەردەگرن کە مانەوەی خۆیان لەم دەسەڵاتە درێژکەنەوە. دەرەنجامەکەی بۆ خەڵک دابەزینی زۆرتری ئاستی ژیان و مەحرومبوونی زۆرتر لە مافە سەرەتاییەکان دەبێت. جا ئەم وەزعە تاکەیە دامێ دەبێت. لەوانەیە کەس نەتوانێت بە وردی وەڵامی بداتەوە، بەڵام یەک شت ڕوونە، ئەویش ئەوەیە کە تاسەر نابێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاک فەریدون کە لە شاری سەقزەوە ئەم بابەتە شڕوپڕی لەسەر بابەتی بێکاریە نار بۆمان زۆر سپاس دەکەین کاک فەریدون. با بچین ناوبڕێک ببینین چاوان دواتر دێنەوە بابەتێکی تر دەخوێنینەوە. خونەیە ما دوورە دوورە پشت کوها یه سبوره پشت دشتا یه تلایی پشت صحرا های خالی خونه ماست اونور آب اونور موجای بیتاب پشت جنگلای سرفه توی رویاست توی خواب پشت اقیانوس آبی پشت باغا یه گلابی اونور باغای انگور پشت کندو های زنبور خونه ما پشت ابراز اونور دلتنگی ماست ته جاده های خیسه پشت بارون پشت دریاست خونه ما قصه داره بالبالو و پسته داره پشت خنده ها یه گرمش آدمای خسته داره خونه ما شادی داره توی حوضاش ماهی داره کوچه هاش تو بازی داره گربه های نازی داره خونه ما گرم و صمیمی رو دیواراش عکسای قدیمی
بازی توی ایوون، لب دریا تو تابستون، عکس اون رو زیر بارون با یه بغض و یه چمدون، رفتن از پیش آدمای نازنین و مهربون. خونه ما دوره دوره، پشت کوها یه صبوره، پشت دشتا یه تلایی، پشت صحرا های خالی. خونه ماست اونور آب، اونور موجای بیتا، پشت جنگلای ضربه، توی رویاست توی یه خواب. لە کاتێکدا کە دەوڵەتی ڕەگەزپەرستی نەتەنیاهۆ لە ناوەی ئیسرائیل لەگەڵ ناڕزایەتی جەماوەری ڕۆژانە بۆ کۆتایهێنان بە شەڕ و گەڕاندنەوەی بەدیلگیراوەکان بەرەوڕوە، بەڵام بەردەوام لەسەر درێژەی شەڕ تا نابودی حەماس هەروە پێداگری دەکات. پتر لە 11 مانگە لە هێرشی گروپی حەماس لە 7 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو بۆ سەر شارۆچکە نشینەکانی ئیسرائیل لە ناوچە داگیرکراوەکان تێدەپەڕێت. لەم ڕۆژانەدا خەڵکی ناڕازی لەسەر تاسەری ئیسرائیل وێڕای بەدەستەوە گرتنی وێنەی بەدیلگیراوان و دروشم و پلاکارد ڕژاونەتە سەر شەقامەکان و بەداخستنی ڕێگاکان و وتنەوەی دروژم لە دژی دەوڵەت کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. خەڵکی ناڕازی داوایان لە دەوڵەتی دەستی ڕاستی نەتانیاهۆ کرد کە بۆ زەمانەتکردنی ئازادی ئەو بەدیلگراوانەی لە دەستی حەماس داماون لەگەڵ ئەم گروپە بگەنە ڕێکەوتن. بەڵێ ئەوەش لە کاتێکدایەکە ئەرتەشی ئیسرائیل لە هەمان ڕۆژی یەکشەمە و ڕۆژی پێشتریش لە چەندین هێرشدا کە نمونەی بەرچاوی جنایەتی جەنگین دوو خوێندنگەی لە ناو غەزە بردومان کرد. فڕۆکە جەنگەکانی ئیسرائیل ڕۆژی شەممە 6 مانگی جوولای لە هێرش بۆ سەر خوێندنگایەک لە ئۆردوگای نەسیرات لە ناوەندی غەزە کە لە ژێر چاودێری ڕێکخراوی نەسەوە یەکگرتوەکاندایە لانی کەم 16 کەسیان کوشت و زیاتر لە 50 کەسیشیان بریندار کرد. ژمارێک لەم کوژرا و بریندارانە منداڵ بوون. ئەم هێرشە ئاسمانی ئیسرائیل بۆ سەر بینای گەورەی ئەم خوێندنگایە کە سەرپەنای زیاتر لە 7,000 ئاوارەی غەزەیە خەسارەتی زۆری لێکۆتوتەوە. ڕۆژی دواتریشی خوێندنگەیەکی کاتۆلیک لە نێوەڕاستی شاری غەزەکرای ئامانجی هێرشی ئاسمانی ئیسرائیل و بۆ هۆیەوە خەسار و تەلەفاتی بەرینی لێکۆتەوە. ئەم هێرشانە لەلایەن ئیسرائیلەوە بە بیانووی بوونی کەسانی چەکداری حەماس ئەنجام دەدرێت. بەڵام هێرش بۆ سەر ئەم ناوەندانە بە هەر پاساوێکەوە بێت لە یاسای نێناسەوەی تا تاوان و جەنایەت لە دژی مرۆڤایەتی پێناسە دەکرێت. ئەنجامدانی ئەم جۆرە هێرشانە بە تایبەت لە دۆخێکی کە ڕێشوێنی ئاگربەست بەڕێوە دەچێت نیشانێ ئامادە نەبوونی حکوومەتی ئیسرائیل بۆ کۆتایی هێنان بە شەڕ. وەها هێرشگەلێکی جنایەتکارانە نیشانەی ئەوەیەکە دەوڵەتی ئیسرائیل هیچ بایەخێک بەخواست و داوای خەڵکی ئیسرائیل بۆ کۆتایی هێنانی شەڕ و گەڕانەوەی بەدیلگیراوەکان نادات. بەڵێ ئاشکرایە بۆ شخصی نەتانیاهۆ و باقی ڕەوتە ڕاست و فاشیستەکانی ئیسرائیل لە هەروە درێژەی ئەم شەڕەیە کە سەرڕای تێچووی قورسی ئینسانی و مادی و سەرڕای ئەوەی کە هەتا ئێستا بە هیچ کام لە ئامانجە دیاریکراوەکانیان نەگەیشتون پێویست و زەروریە. هەر بۆیە دەوڵەتی ئیسرائیل هەموو جۆرە گەڵاڵەیەک بۆ ئاگربەست و کۆتایی شەڕ بەڕەوڕووی بنبەست دەکاتەوە. لەم دوایەدا کە جۆ بایدن لە سەروبەندی هەڵبژاردنەکاندایە بە ئامانجی تەبلیغاتی ئینتخاباتی گەڵاڵەیەکی سێ قۆناغی بۆ کۆتایی هێنان بە شەڕی غەزە
پێشنیار کردووە. ئەوەش لە کاتێکدا کە ئەمریکا هەتا ئێستا بە پشتیوانی هەمەلانەی دارایی نظامی و دیپلۆماتیک لە ئیسرائیل خۆی درێژە پێدەری ئەم شەڕە تاوانکارانەیە بووە و لە هەموو ئەو جەنایەتانەدا کە دەوڵەتی ئیسرائیل لە دژی خەڵکی غەزە ئەنجامی داوە شەریک و هاوبەشە. بەڵام سەرەڕای هەمووی ئەمانە فشاری بیرڕای گشتی چ لە ناوەوە و چ لە دەرەوەی ئیسرائیل چ لە ئاستی جیهانی بە دژی ئەم شەڕ و کۆمەڵکوشیە هەم دەوڵەتی ئیسرائیل و هەم ڕەوتی کۆنەپەرستی حەماس ناچار دەکات بە هەر قیمەتێک بێت ئاگربەست و کۆتایی شەڕ قبوڵ بکەن. حەماس کە هاوشێوەی کۆماری ئیسلامی بە بیری پورتوکا و کۆنەپەرستانەوە دەیان ساڵە تەپڵی نابودی ئیسرائیل دەکتێ لە ئێستادا یەکجار لاواز بووەوە کەوتۆتە پەراوێزەوە. ئێستایتر بۆ حکوومەتی کۆماری ئیسلامیش پاراستن و پشتیوانیکردن لە حیزب الله لوبنان بۆتە ئەولویەتی. دەوڵەتە عەرەبیەکانیش هەتا ئێستا نەتەنیا لە حەماس بەڵکو لە خەڵکی بێدیفاع و ستەمدیدەی فەلەستینیش پشتیوانیان نەکردووە. دەمڕۆوە درێژەی ئەم بارودۆخە بۆ حەماسیش ممکن نییە. هەر بۆیە لە بەرامبەر مەرجەکانی ئیسرائیل بۆ ئاگربەست هەموو جارێ حەماس گوێڕای چەند مانۆڕێک ناچار بە پاشەکشە و قبولکردنی دەبێت. بەڵێ لەم پەیوەندیەدا هەواڵنێری ڕۆیترز ڕۆژی شەممە 16 مانگی پوشپەڕ لەسەر زاری یەکێک لە کاربەدەستانی باڵای حەماس ڕایگەیاند کە حەماس گەڵاڵەیەکی پێشنیارکراوی ئەمریکا بۆ ئاگربەستی کاتی بۆ ماوەی 6 هەفتە و گۆڕینەوەی بەدیلگیراوانی ئیسرائیلی لەوانە پیاوان و سەربازانی قبول کردووە و لە مەرجی خۆی بۆ قبولکردنی ئاگربەستی دائیم بەر لە دەستپێکی گفتوگەکان وازی هێنەوە. ئەمەش لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوو حەماس ڕایگەیاند بوو کە ئیدەی نوێی سەبارەت بە ئاگربەستی پێشنیارکراوی ئەمریکا داوە تا کاربەدەستانی میسر و قەتەر و دەوڵەتی تورکیەشی لەم بارەوە ئاگادار کردوێتەوە. دەفتەری نێتانیاهوش ڕۆژی شەمە 6 مانگی جوولای بە نابەدڵیەوە ڕایگەیاند کە گفتوگوی ئاگربەست بە نێوبژێری ئەمریکا و میسر و قەتەر بۆ ئازادکردنی بەدیلگیراوان هەفتەی داهاتوو دەست پێ دەکاتەوە، بەڵام هێشتا مەوجایەکی زۆر لە نێوان لایەنەکاندا بوونی هەیە. دەفتەری نێتانیاهو ڕۆژی 4 مانگی جوولای ڕایگەیاند بوو کە با جۆ بایدنی وتووەکە ئیسرائیل زیاتر لە هەموو شتێکی تر پێداگرێت لەسەر ئەوەیە کە شەڕ هەتا وەدیهێنانی هەموو ئامانجەکان درێژە بدات. کەوا بۆ ئامانجی دەوڵەتی ئیسرائیل لە ناردنی هەیئەت بۆ گفتوگەکان تەنیا ئازادکردنی بەدیلگیراوان بۆ کەمکردنەوەی فشارە ناوخۆیەکانە، نەک کۆتایی هێنان بەم شەڕ و کۆمەڵکوژیە. بەڵێ لەوەها بارودۆخێکدا تەنیا هیوا بۆ کۆتایی ئەم شەڕە جنایەتکارانەیە هاوپشتی کرێکاران و جەماوەری ئازادی خواز و بیرروڕای پێشکەوتن خواز لە ناوەی ئیسرائیل و فلستین هاوڕێ لەگەڵ پەرەپێدانی بزوتنەوەی جیهانی پشتیوانی لە خەڵکی فلستین دژ بە جێنۆسایدی دەوڵەتی ئیسرائیلە. نێوەندگیری و سات و سەودای ئەمریکا و دەوڵەتەکانی ناوچەکە بە درێژایی 70 ساڵی ڕابردوو زیاتر لە پێناوی بەرژەوەند و خازانجی داگیرکەرانە و شۆڤینیستی دەوڵەتی ئیسرائیلدا بۆەوە ئاکامێکی بێژگە لە نەحامەتی و کوشتار و ئاوارەی بۆ خەڵکی ستەملێکراوی فلستین نەبووە. بەڵێ ئەمیر ئەگەر موافق بین ناوبڕی ببینین دەگەڕینەوە سەر باقی نامەبابەتەکانمان. باشی. جانه
شاخا سری رنگینه لجانه هرچی جانه ناز نکن لجانه پرسور چاق شینه لجانه جانه 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 لجانه جانه 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 لجانه ورم هرم دیلانه لجانه چاوان لەم بەشەدا بینە سەر نامەیەک کە بەدەستمان گەشتووە لە کاک مەر نووسراوێکی بۆ ناردوین و نووسەتی ڕۆژی 5 ئاگۆست ئەنجومەنی دادوەری عێراق بڕیاری قەدەغەکردن و داخستنی 3 حیزبی بەناوەکانی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان پارتی ئازادی و دموکراسی بەرەی تێکۆشانی دموکراسی ڕاگەیاند بە پاساوی ئەوەی کە پەیوەندیان بە لایەنێکی دەرەکیەوە هەیەوە پشتیوانی و ئیمکاناتی لێوەردەگرن ئەم بڕیارە جگەلەوەی کە سەراپا دژی ئازادی هەڵسوراوانی سیاسی حیزبەکان و بەرتەسکردنەوەی ئازادیە سیاسیەکانە هاوکات هەنگاوێکی سیاسی و سەرکوتگەریکی ئاشکرایە لەژێر هەردەی یاسادا کە ئامانج لێی بۆ شاردنەوەی ئەو بەند و بەست و ڕێکەوتنانەیە کە حکوومەتی عێراق لەگەڵ دەوڵەتی تورکیەدا بەستویانە پاساوی ئەوەی کە ئەم حیزبانە پەیوەندیان بە لایەنێکی دەرەکیەوە هەیە سەرچاوی هەموو ئەو دەست و تاقمە میلیشیایی و تیرەگەری و قەومی و مەسەبیانە دەگرێتەوە کە بە پشتیوانی دەوڵەتانی ناوچەکە و ئامریکا و بەهێزی چەکداریان گەیشتون بە کورسی دەسەڵات بۆ خۆیان بەسەر کۆمەڵگادا داسەپاندوون. بەڵێ ئەوەی کە دەسەڵاتداران لە بەغدا بەبێ جەنگ و لە پشت بڕیارێکی ئەنجومەنی جادوەریەوە ڕادەوەستن و بڕیاری داخستنی حزبەکان دەدەن تەنیا بۆ ئەوەیە ڕووی سیاسەتە دزێوەکەیان و ئەو ڕێککەوتن و هاوکارە سیاسی و سەربازیانەی کە بەڵێنیان داوە بە حکوومەتەکەی ئەردۆغان بشارنەوە و قەدەغەکردنی حزبەکان وەک دیاریەک پێشکەش بکەن. لە کاتێکدا ئەوە حکوومەتی تورکیایە کە بە بەرچاوی هەموو خەڵکی عێراق و کوردستانەوە کۆچووەتە لەشکەرکێشی و ژێرپێنانی هەموو ڕۆژەی سەروەری خاکی عێراق کە ئەم دەسەڵاتە ڕۆژانە وەک ئەم دەسەڵاتانە ڕۆژانە وەک خەتی سوور و بنەمایەک پرۆپاگەندەی بۆ دەکەن. ئەم بڕیارەی ئەنجومەنی دادوەری نەک هەر پەیامێکە بۆ بەرتەسکردنەوەی ئازادیەکان و ئازادی هەڵسوراوانی سیاسی بەڵکو هەڕەشەیەکە بۆ سەر هەر حەزبێکی سیاسی کە نەچێتە خانێ بەرژەوەندیەکانی چینی دەسەڵاتدارەوە. هەر بۆیە دەبێت ڕوبەڕووی ناڕزایەتی حەزبەکان و خەڵکی ئازادی خواست چ لە عێراق و چ لە کوردستان ببێتەوە و دەسەڵاتدارانی عێراق ناچار بکرێت دەستی لێ هەڵبکرێت. با نامەیەکی تر بخێنینەوە چاوان کە کاک یاسین لە هۆلەندەوە بۆی ناردین. کاک یاسین نووسیوێتی بەر لە هەموو شتێک لەناو میدیاکانی ڕۆژاوەدا ئەیبینین ئەیویستین وە دەشی خوێنینەوە کە هەموو ماتڵی هێرشی تۆڵەسەندنەوەی کۆماری ئیسلامی و حیزبوڵڵا بۆ سەر ئیسرائیل. کاک یاسین دەڵێشا تا ئەو کات کە ئێوە ئەم بابەتە دەخێنەوە هێرشیان کردێت. بەم جیاوازیە کە هێرشەکانی ئیسرائیل زۆربیان تا ئێستا بە تەنیا لەسەر هێندێک ئامانجی دیاری کراوبووە و لانی کەمەکەی زیانی گیانی و ماڵی و خەڵکی غیرنظامی نەگەیاندووە. هیوادارین بزوتنەوەی دژی شەڕ وا بەهێز بێ کا خەڵک لە هیچ کوێ تووشی خەسارەت نەبێت. بەڵێ کاک یاسین هەروەها نووسیوێتی ڕاگررتنی فەزای شەڕ بۆ کۆماری ئیسلامی دەرفەتی کاراترکردنی هێزی سەرکوت فراهەم دەکات. لەو ماوەدا ئەوەمان بە چاوی خۆمان بینی. نوێکردنەوەی توندوتیژیەکان لەسەر جلوبەرگی کچان لە شەقامەکان لەلایەن حەجابانەکانەوە گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵک و ژمارەی کەسانی لە سێدارە دراویش لە ئەو کاتەوە کە پزیشکیان هاتوۆتە سەرکار زیاد بکەن. هەمووی ئەمانە ئەو ڕاستیەمان بۆ دەردەخات بە دڵێکی پڕ لە خوێنەوە پێداچوونەوەم لەسەر ڕووزاوەکانی چەند ڕۆژی ڕابردوودا دەکرد کە هەواڵی لێدانی بێشەرمانەی ژنانی بەندکراوی تاریخانەی ئەڤین لەلایەن ئەشکەنجەگەرانی هەر ئەو گرتوخانەوەم بیست. تەنانەت نەرگز محەممەدی تووشی جەڵتەی دڵ بووە. ئایا تەواوی ئەو شتانە کە لەسەرەوە باسمان کرد هاوکات لەگەڵ هەڵبژاردننی پزیشکیان کردارێکی حساب کراو لەلایەن دەوڵەتی شاراوە و تونندڕەوەکان بۆ فەلەشکردنی پزیشکیان لە ڕێگای بەدەستهێنانی ئامانجەکانیدا بوو؟ بانکێشکردنی میوانانی بیانی بۆ بەشداریکردن لە مەراسمی فەرمی لەلایەن کەسێک کە پۆستی لە سەرۆ کۆمار بانترا ڕوودەدات بە تایبەت کاتێک کە میوانەکە کەسێک وەکو سەرۆکی حزبوڵڵا یان حەماس بێت و
لە پێش هەمووان جێگەیان بۆ تەرخان دەکرێت. کاک یاسین دەڵێ تونندڕەوەکان لە ناوخۆی وڵات لێیاندرا بەڵام ئەیانەوەی نیشان بدەن کە لە دەرەوەی وڵات ئەتوانن بە ئاسانی کاری سەرۆکۆمار تێبدەن و لە ناوخۆیش بە دەستێکی کراوە توانایی ئەنجامدانی هەر جنایەتێکیان هەیە. سەرۆکاری ئێمە لەگەڵ ئەو جۆرە بوونەوەرانەیە کە وەکو ئافەت بە تەنیا ئەتوانن لە ناو ئاوی پیستا بژین و درێژە بە ژیانیاندەن. بەرگەی ئاوی پاک ناگرن. تاکو چەند ڕۆژ لەمەوبەر دەنگی ناڕزایەتیەکانی پزیشکیان لە سەرەوە بوو کە ناهێڵن ئێمە کاری خۆمان بکەین. هەندێک لە کەسانی نزیک بە سەرۆکۆمار و چاکسازی خوازان لە نامەکانی خۆیاندا کا بڵاوبوونەوە کە هەندێک لە پۆستەکان بە کەسانێک لە خۆیان نین دراوە ناڕزایەتی خۆیان دەربڕی بوو. بەڵێ بێگومان شخصەن باوەڕم بەوەی کە نەتانیاهۆوە حەماس لە ڕاستیدا دوو ڕووی یەکدانە سکەن کە بۆ درێژەدان بەدەسەڵاتیان پێویستیان بە یەکە. حەماس بە ئەنجامدانی جنایەتی حوتمی ئۆکتۆبر بەهانەیدا بە نەتانیاهۆ بۆ هێرشکردنە سەر غەزە و لەناوبردنی. بڕیار بوو کە نەتانیاهۆ لە دوای کۆتایی هاتنە دەرەوەی سەرۆک کۆماریەکەی دەست لە کار بکێشێتەوە لەبەر ئەو کارانی کە کردوێتی دادگایی بکرێت هەر بۆیە لە بەردەوامبوونی شەڕدا ئیسرائیل دەکات. ئیسرائیل و کۆماری ئیسلامی هەردووکیان لەبەر ئەو بەرژەوەندیانەیە کە لە ناوخۆی وڵاتی خۆیاندا هەیەە لە دەرەوەی سنوورەکانیان خۆیان سەرقاڵی شەڕ دەکەن. شەڕ مانەوەی دەسەڵاتیان درێژ دەکاتەوە. کاک یاسین لە درێژەدا نووسیوێتی ئێستا ئێمە سێدانە بژاردەمان هەیە یان چاوەڕوان ڕاوەستین وە بەهۆی ئاستەنگیەکانەوە لەسەر ڕێگاکەمان لە ڕووی ناچاریەوە لە ماڵدا نیشتەجێبین یان بە ئاماژە بەو دەنگانە کە ئەیانەوێت لە ئەم ڕژیمەدا هیچ گۆڕانکاریەک بەدینایە بەشداری بژاردەی ڕووخاندنی ڕژیم بین یان هەڵبژاردەی سێهم گۆڕانکاریەکی هەنگاو بە هەنگاو هەڵبژێرین کە لە کاتێکی درێژدا بە هیوای کۆمەڵگایەکی مەدەنی بەرەو پێشکەوتن بەدی بێت. من پێم وایە بەهۆی نەبوونی ئالتەرناتیڤێکی ڕاستەقینە بەهێز و بەتوانە دەرفەتی سەرکەوتن لە بژاردەی دووهەم کەواتە ڕووخاندن نییە بۆیە سەرڕای هەمووی ئاستەنگیەکان کە لەسەر ڕێگای گۆڕانکاری هەنگاو بە هەنگاو هەیە زۆر نزیک بەڕاستی دەزانن بەڵکو بتوانین لەم ڕێگەیەوە بەکردنەوەیەک بۆ چوونە ناو دەرگای گۆڕانکاری گەورە میسەڵگەر بێت. بڵێ سپاس لە کاک یاسین. لە بارزۆخێکدا کە زیاتر لە 70 لە سەد یابووری ئێران لەژێر کۆنتڕۆڵی سوپای پاسەرانجایە و بەڕەسمی و بەکردەوە لە دەرەوەی بازنەی اختیاراتی سەرۆک کۆماردایە لە بارزۆخێکدا کە سیاسەتی دەرەوە لەلایەن شەخصی خامنەئی و ڕاوێژکارەکانیەوە لەو بوارەدا بەڕێوە دەچێت لە بارودۆخێکدا کە سوپای قستی سەر بە سوپای پاسەران لە دیاریکردنی سیاسەتەکانی سەرۆکی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا قسەی کۆتایی دەکات لە بارودۆخێکدا کە ناوەندە ئەمنیەکان لە ژێر چاوەزێری وەلی فەقیدا کار دەکەن و وەزیری ئیتلاعات دەبێت بە تایید و ڕزایەتی خامنەی دیاری بکرێت لە بارودۆخێکدا کە مەجلسی شۆرای ئیسلامی لە کۆنتڕۆڵی تونندڕەوەکانی باڵی حاکمدایە و هیچ تەرح و لایەحەیەک کە بە دڵیان نەبێت پەسەند ناکرێت چه اختیارێک بۆ سەرۆک کۆمار دەمێنێتەوە تا بە یارمەتی ئەو مانیفستی جێسەرنجی بەکردەوە دەربێنێ. ڕاستیەکەی ئەوەیەکە ئێستاش ئەوە بۆ چوون و ئەفکارە پرتوکاوەکانی مەسباح یەزدیە کە بەکردەوە وڵات بەڕێوە دەبات نەک مانیفستێک کە پزیشکیان ئێجاع دەکات. ئەوەی کە هیوا بە ئاڵ و گۆڕ لە دڵی جەماوەردا زیندوو ڕادەگرێت هیچ شتێک نییە بێجگە لە خەباتی بێپسانەوەی کرێکارانی مافخواست، ژنانی تێکۆشەر، خانە نشینانی شێرگیر، خوێندکارانی وشیار، نەتەوە ژێردەست و ژێرستەمەکان، زاکۆکی کارانی ژینگە و سەرجەم ئازادی خوازانی ئێران. لەژێر گوشاری تینی خەباتدایە کە سەرنجام پشتی ڕژیم دەچەمێت و ئاڵ و گۆڕی ڕاستەقینە لە ژیانی خەڵکدا دەستەبەر دەبێت.
بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەیە ئێمە و بینەرانیش زۆر سپاس بۆ ئەوی کە تا ئێستا لەگەڵمان بوو چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەی وەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنمەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕابۆچوونەکانتان باس بن ماڵەوە ماڵە.